كان قال بخير به من تنبوشني اقصد ديني توبر او يا مجبع برواب وبعثا برادر لو بس ريبلاي سنابك تاندك يولي كرانك ايوا لازم حزم لي بس لبكره كان قول يعني بلم تسبيح وكشت رمزي بيانا حزم لي بتسبيح داني ببريني خو نازاني شوير بنمزاني تاكوا يعني والله يا تو قبل زور باجني نظام كان قبل بس لو غلط كليا باش ايوا تي بوما ماري فلانه دي چالنجەکەی من بە ئەوە بی چالنجەکەی خۆت بدە من کەس نەیتوانی دوای ڕۆژەی پشتی بشتێنی تای پێهینان بە عاشقەکەم بێ تۆ ناژین تاوێ باشینم ناشوێ جەمایڵە گوڵێ كان قال بخير به سواس کاک هەڵێرجان شلون يا حاضر بژیت سواس دەکەم تدرسيت بژیت مالي سنن سواس دەکەم بژیت ما مصربين سنة زۆر سپاس باشە. جەنابتان باش انشاءالله زور هەر سباس بژی حريتي خود بقدر احسب كل مالي خود دانشتي بژیت باش مرتاح يا دانشنا وڵی باش ام بوستك تمديد قلت نسيب همو بيا وبدأ تسبيح الشبي بەڵێ بو ئەوە یەک تەقالیدی تورکانە کاکەڵ درە من زۆر لە سەرتابعی تورکان نیمە بەس ئەوەندەی کە لە ژیانم کردێت لە ئێستانبول تەسبیح وەکو شتێکی ڕەمزی پیاوانە اها بەس ئەمن لە بۆ سترێسی بەکاری دێنم چونکە یەکەکەم لە کەسە سترێسەکان دەوانستا لە بیداری ڕاست سترێس کردم باش باشا امن طبعا لنا برسيارة كان مو برسيارة هبو كبير بلم لو اون دا لكليبا كانت لتصرفت حتى لبوشيني زول برشت هزا كي موركا تشتوشي بيو ديارك قلت لقى تقاليد توشيني حتى لو كليبي اخير النوعي او دانسي كديكي نوع شي لا يكلا نوع دانس كان يترك بله يعني تشي هو كارك والدكات وانده متاثر بترك صراحة أو مثلا أمل أبوي ناقر إنه مثلا وكو تقاليدي تركي ليبي يعني وكو تقليد كردني تركي ليبي بس أو كليبي بريندر أو تراكي لا أمل يكك للايف كان شنباسم كرد ك أو تراكا فقط بس بيامك لبور سبيكر لنا نارديتم أو لبور سبيكر لنا هم دانسكي هم تكستكي هم زورتيكي ناو أو كليبي بياما من نارديتم زور باش هیوادارم بەڵی هەموو لایەکی جوان بگورانی یەکەم تێکستەکەشم زۆر پێ جوان بوو سپاس دەکەم بژی ئەمان دڵم ئارە وەڵە دڵم بریندارە لۆ وەڵا بریندارە برینداریان کردی باشە دەنگوێکی زۆر هەبوو لەسەر و کلیپەی تو بەرێ ئەم بەڕاستیەکەی لە گۆرانێکی تورکی گوێم لێ بۆ گۆرانی بەرێ و بە کوردیەکەشی گوێم لێ بووە بەزەبت ئەمێن ڕیسێرجێکی باشم کرد لەسەر زەنابەت بەزەبت لە میلۆدیەکەی نەدنووسیە میلۆدی چییە وەرگرتن و وەکو ئەوەی کە ئەمن جێم لێ بوو لە مامۆستا بێستون جێم لێ بووە وە بزانم ئەو بە مڵکی خۆی داینەیە یعنی مڵکی ویە و من لەسەر ڕەزامەندیوی لەسەر داواکاری مەسەن کەوەی کەم داوام لێ کردیە ئیشەکەم پێشکەش کرایە بەڵێ هەر لەبەرەوەش ئاماژەم بە کۆپلەی یەکەمی تێکستی گۆرانیەکەی نەکردیە چونکە گۆرانی بریندار تێکستی کۆپلەی یەکەمی مامۆستا بێستونیە بەس وەکو ئەوەی کە بە منی بەخشیە وەکو ئەوەی کە ئیشەکە بە ماڵی خۆم بزانم کۆپلەی دووەمی تراچی بریندار بەخۆم نووسیتم دەست خۆش کۆپلەی یەکەمی مامۆستا بێستونیە بەس بە حکمی ئەوەی کە ئەم لە دەوی جێم لێ بوو کە ئەویش پێشکەشی کردم هەر لەبەر ئەوە بوو کە ئاماژەمە پێ نەدا وەکو میلۆدیەکەش سەراحەتەن کاکە هەڵدێر لەگەر ئەو ئیشە تورکیەی کە والله دوای ئەوەی ئیشەکە بڵاو بۆەوە من جێم لێ بوو بەخوای دایان نابوو بەس کەمەک فەرقی هەیە یعنی زۆر فەرقی هەیە ئەگەر کەمە چیژبی فەرقی هەیە بەس لە تەیچی مەسەن لە تەیچی والله دڵم بریندارە ئەوەندەیە کە مەسەن شتەکە فۆکسی زۆر لەسەرە دەنا وەکو تەقلیدکردن و وەکو ئەوەی کە ئەمە زۆر باش حەزم لێ تەسبیحی دانەی تەوانەوە تەسبیحا یەکەکە لە دیارە بەنرخەکانی ژیانم هیچ پەیامە چییە تەسبیح جان هیچ پەیامەکەی لەو تەسبیحی پەیام هەبی وەڵی کەسەکی بەبیر دێنتەوە ئارە وەڵە کەسەکی عەزیزم هەدی کردیمە سواس یەکێک چێ کاکەڵ باشە ئەو تەپڵەم دەدەی عەزیز بەس دەست خۆش بی باکم بە خەڵک نییە لەبارەی من چ دەرێن
منەتشم بەوەی نییە کە قسە بێنە تو بەرێ باش دووچارەوە نیە بەرێ توانین لەگەر بیڵی لەبوو واللهی کاکەڵ دریانی طبعا دەتوانین ئەو تراکەی کاکڕێژیارەوە بزانم کاکڕێژیا مەسیفە گەنجێکی بە جوراتە ئەم لێ خۆشم دەوێت دەنا من جێگری ستایلی هەڵپەرچی نیمە بەڕاستی تابعەم زۆر دوورە هاتی مەڵایڤی توش بەستەوانیانی ئەو ستایلی هەڵپەرچیە خەڵک داوا دەکات بەس حەزم لێ بیڵی لەبوو باکم بە خەڵک نییە لەبارەی من چ دەرێ منەتم بەوەش نییە کە قسە بێنێت و بەرێ ئەو پەیامەش با بڕوا بۆ بەعزا برادەرێ من هەر لەو مەیدانەدام بەستەریان بین نەدەرێ دەست خۆش قوربانی چاوم کاکە ئەوە لۆ چێ بوو باکم بەک ئەوەی نییە قسە دێنێت و وەڵی کاکە لەبەرشم نییە بەس چێ قسەی دێنی و دەبا وەڵی هەمویان زۆربیان لۆ ئەمن هەستم کرد کە ئەو گۆرانی ئەو بەندەی جەنابتم جێ لێ بوو هەستم کرد پەیامەکە دەتەوێت بە یەکێک بڵێ کە کاکە من منەتم بەتونی و قسەی دەبێ و دێنی وەڵی وا تێگەیشتم شعورە لەو من دروست بوویان وەڵی ئەوانە چونکە من هیچ پەیامەک ناگەینم ئەمن ئەگەر مێ پێیان بگەینم بە گۆرانیەکی مەسەلەن سلۆ بە ئەداکردنی قورگەم مەسەلەن پەیام هەتا پێیان فەرقی هەیە بەس ئەوانە بەخوای برادەکانم پێم دەکەن برادەکانم پێم برادەکانم پێم دەکەن ماوەک دەنگۆی ئەوە هەبوو کە طبعاً هەبەبوونی ئەو گۆرانی ئەمڕۆ دەڵم دەنگۆی ئەوە هەبوو کە تو لەگەڵ یەکێک لەو گۆرانی بێژانەی کە لایڤ میوزیک دەکا کێشەکتانەیە وڵی لەگەر هەمیان کێشەم هەیە کاکەندر دەرس بە غەڵەتم هەم یەکە سبزاری وڵا لەگەر هەمیان کێشەم هەیە ئەتوو گۆرانیەکت دەگوت ئەو گۆرانشی دەگوت بەێ ئەتوو مەقامەکە دەگوت ئەو مەقامەچی دەگوت هەتا لە دانیشتنەکە من ئاگادار بووم بە خۆماگەم لەو دانیشت نەبوو بەێ جەناب لە شوێنێک داوت بووی بەێ کە لایڤ میوزیکە بوو ئەو برادرەش دەوێ بۆ نای برادرەکە نایان تەما هەتا ئەو عاسفانەی کە لێ بوون لەگەڵ ئەو لە بۆ جەنابتیان عازم نەکرد بزەبێت وابوو ئەرێوەڵە باشە لۆ کامگارەوە هەموو کێشەی هەیە لەگەڵ ئەو هەموو گۆرانی بێژە وڵی کارسیە بورە با قسەکەم تاواکەم هۆکارەوەیە کامگار خۆی پێ باشترێت لە هەمووان هۆکارەوەیە کامگار نەوعک بغڕا و لە خۆ باوەڕ بە خۆبوونەکی زۆری هەیە وڵا کاکەڵدر هەمووی دەور دەبینی بەس من دەبان دەمەوێت سواسی جەنابەت بکەم ئەمن هەروەکو بە خۆدا ئاگاداری ئەگەر ماوەی کەمیش بی 3-4 ساڵەکە لەو بوارەی جێ دەستم دیارە بەس پێشکارەکانش مەسەلەن لە بۆ من نهاتینە پێش خەڵکە بەناوبانگەکانی هەولێرش لە بۆ من نهاتینە پێش وڵی نازانم کاکەڵدر هیچ هۆکارێک نییە سەبەب بابمە سەبەب خاڵمە بەڵام مەسەن ئەوان لەوانەیە بە ڕۆژێک لە ڕۆژان مەسەلەن ئەو پێشکەشکارانە مەسەلەن ئەوانی کە ئەو هونەرمەندانەی مەسەلەن پرۆگرام پێشکەش دەکەن زۆربەیان مەسەلەن هیچ هەنگاوەکیان نەبوو لە بۆ من وەکو ئەوی کە جەنابەت ئێستا ئەمە تو دانیشتینە ڕووبانی چاوەتم بژیت هۆکارەکەی وەڵی ئەمیش نازانم و هیچ منافەسەک لە مابینی من و گۆرانی بێژەکان نییە ئەوانەی کە دەنجیان خۆشە من جێ لە هەمویان ڕادەگرم و تەمەشای هەمووشیان دەکەم بەس ئەوەی کە هیچ لە خۆت نبینی بۆ منە بڵێ جێم لێ بووە دەڵێن کامگار لە کاتێک ئەگەر ڕیزبەندی لە گۆرانی بێژەکان دابنێ دەڵێ من یەکەم وانی دی لە خوار منە ناوەڵ کاکەڵدر ئەو وەکو نا من یەکەم ئەوان لە ئاخیر بەس قوسێتێکی خۆم دانایە مەسەلەن گۆرانی بێژ ناوی ئەوەندە گۆرانی بڵێ قسەی نەکا لە ڕۆژێک دەکرێت کاکەڵدر لە هەموو جەیەک لە گۆرانی بڵێ لە هەموو جەیەک لە دابنیشە گۆرانی بڵێ با گۆرانی بێژ نایی هەبی مەسەلەن خەڵکانێک حەزیان لە دەنجشیتی سەگە گوتیان گۆرانێک بڵێ تازە گۆرانێکم لە بۆ گوتی سەبەزم دڵیتم پێ ناشێ بەس گۆرانی بێژ ناوی هەموو کاتێک دەمی کرابیتەوە هەموو کاتێک گۆرانی وڵە دەبیان لە هەندێک وەخت نایی هەبی گۆرانی بێژەکانی و سەردەمی زۆربیان نەئیان نییە لە بۆ پارە و لە بۆ مەرامێکی خۆیان لە بۆ هەر پۆینتەکە کامگار ڕەبین مەسەن ئەو شتەی هەیە لە دە دانیشتن لە پاتە دانیشتن مەسەن لەوانەیە پێنج دانیشتنی خۆ کامگار ڕێبین لە چێ باشترە کامگار ڕێبین لە زۆربیان باشتر بە چ حکومت بە حکمیەوەی کە خەڵک دەمێنە لایڤەکانم گۆرانی لە دوو گۆرانی مەسەلەن ستایلی من چ لە دوو دەڵێم مەسەلەن دقیق ئەوها دادەنیشن لەوەی خەڵک دەنێرن لە لایڤەکانی من دادەنیشن هەمووی دیارە هەمووی دەزانم و بەڕێی تو
ئەمن ئەگەر بمێ مەسەلەن متابعیان بکەم ئەمە خەڵک نانێرم ئەم بەخۆمەتم لە بەرامبەریان دادەنیشم ئەوەی کە حەزم لێیە ئەوەی کە حەزم لێیە جێم پڕ بکە مەسەڵەن ئەوەی گۆرانی پێش پێویستی بۆ هەمە حیمایەیە ئەوە کاکەڵ دەرەوە لایڤی خۆم و خوددا ئەگادارە یەک برادری خۆشەویستی خۆمم لەگەڵا ئەمە دیتم زۆر بوو لەگەڵ مەنەجێرەکەم باقی دیکە هەمووی لەگەڵ من دێتە ژوورێ لەگەڵ من نییە لە لایڤ میوزیکەکەی وجودیان هەیە مێزیان گرتیا ئەو شەوی دابنیشن سوتفە لەگەڵ من ئەو هادێنە ژوورێ دەنا من فەرازیرەک پێی گوتم ئەو شتە باش نییە ئەو شتەی مەکە چونکە ماوەکی باش برادەرەکانم دەیانویست ئەو شتەی بکەن لە شێستی سێ چار سیارە دەهات و زادیان قەتع دەکردەوە بسوڕێمەوە وەڵڵی حەزم لەو شتانە نەبووە قەت بە دوایەوەی کە فەرازیرەک پێی گوتم ئەو شتە هەر باش نییە هەر نەمان کردیە قەت وەمە هەموو کاتێک خەڵکم پێشە خۆم دانایە لەوانەیە مەسەلەن ئەوانەی کە خۆیان بە منافەسی من بزانن خۆم بە گەورەتر بزانم لەوان بەس وەکو خەڵک ئەم هەمیشە خەڵکم لە پێشە خۆم دانایە ئەوەندەی کە فۆکسم لەسەر خەڵکە لەسەر ئەو مۆزوعاتانە نیوە خۆی گەورە زۆر ئەرێژی ئەو کەسانەی کە ڕۆشتن دووبارە وەک جاریان لێنایە ئەو ئینسانی کە ڕۆیشتە بە هۆکارێک ڕۆیشتە ئەو جایان ئەتو دڵشکاندیان ئەو دڵیشکاندی بەس ئەگەر هەر هۆکارەکەیە کە ڕۆیشتە کە دێتەوە ئەو ئینسانە وەکو خۆی لێ نایەتەوە ئەدێگە ڕسمی لە ناو کلیپەکەی دانەی بشی سوێنی ناوەڵڵا ئینسان کە دەڕوا کاکەڵدر ڕۆشتنی ئینسانەکان ماوەکی زۆر باشی لەوێ هاتا بەخۆ دێتەوە ئەو ئینسانە بەخۆ دێتەوە ئەو شتە بە ئازارە بریندارم دەکا کاکەڵدر حەزم لێ نەبێت کەما بژی ئەوەی کە سپاس دەکەم کۆمەڵەکشت بەبیر بینەوە سپاس دەکەم بژی زۆربەی هاوڕێکانم بێوەفان زۆربەی هاوڕەکانم پشتیان شکاندم هونەرمەند ئەگەر ناخەکی جوانی هەبی دڵێکی جوانی هەبی ناتوانانی کەس بەکاربیێنی کە هونەرمەند پێیسی بە هیچ کەسێک نییە من ئەو برادرانەی کە هەم بووینە فقط بە دڵ خۆشم نووسینە بەس بەداخەوە زۆربەی هاوڕەکانم پشتی منیان شکاند وەکو کاک تەنیا ئیدریسیش گوتی خۆشەویستترین کەسی من پشتی منی شکاند بەداخەوە زۆر باشە هەستم کرد بێتاقەت بووی ئێستا خۆی بە ڕۆشنی و ئینسانانە بێتاقەت هەموو کەسە بێتاقەت دەری کاکە نا ئێستا هەستەکەم لەناو پێم خۆش نە لەناو جەوەی ببینم حەزم لێ لەسەر ئەو جەوەی خۆت ئێستا حالیان شتەکەم پێشکەشکی بڵێ دەمەوێت بەو مەقامە بەو گۆرانیە تعبیر لەو وەختی ئێستای خۆم بکەم وێران بوو سار لەسەر ڕانی تاکوایانی بۆمە میوانی نازەنینە عاشق بوومە وێران بوو سار لەسەر ڕانی تاکوایانی بۆمە میوانی نازەنینە بەبرینی خۆ نازانی شوێر بم نەمزانی تاکوایانی بۆمە میوانی نازەنینە لەو دەمەی ڕاکە دڵم لێیداوە بۆ ژوان من دێوانەی چاوی جوانم چاوی جوانم گەرچی خەڵکی وڵات
ولاتي تعوزانم أمنا والله قارتي خلشي ولاتي تعوزانم تاوي زوانم ترنديت أخ بتاوانم والله بتاوانم بتاوانم خوش چێژم لێدیت بايتادم بجي عشقە کۆنەکەم عشقك وانا كم تو تا یعنی ئێستا کامگار عاشق نییە كم غير عاشق نابتوا نابتەوە نابتوا یەقینە بري زۆر جوانە بداخل ئینسان لە کاتێک دەتوانانی بڕیاردا کە گەیشتە و قەنەعاتی کە تەواو دەتوانانی بڕیار بدە بالضبط هیچ ناکو لە بینە بايتادم ئاوە هەستیان أون بيست ئاو یان قاوە والله أون بيست ئاو لە بدەین بس قاوەی ناخۆی أفكار بەس قاوە مێز بکە والله من زۆر برادری قاوەی نیمە آه. ما دادنێم لە سناپی بەس زاری وایە هەر ناخۆم بەس بۆ سناپەکەی بەس بۆ سناپەکەی ئێستاش بە سەرباندنووی بخوای زۆر بێکات لە گەرمای هاوێنیان دەستی شەقڵاوی دەستی شەقڵاوی ئەم شەغڵاوە کەشەوەی تایبەتی کاکەڵ ڕاستە ڕاستی ڕێز و حرمەتمەڕێ بۆ خەڵ شەقڵاوی بژیت بسینە بڕگەیت بۆم فەرموو یاڵە کامگار کاکەڵێر ئەو بڕگەیە دەمە یەکەین پێکۆ بەرێ ئەگەر ئەمە بردنەوە لە جەنابەت بەرێ چاڵنجەکە پێ دەکەم چاڵنجەکەش تاکیدم لەوەی کە زۆر پێ خۆش دەبێت بژیت چاڵنجەکی خوێرخوازیت پێ دەکەم بژیت ئەگەر جەناب شێت لەم بردەوە بەرێ ئەو بەمنی بەستە زمان دەبێت بە خزمەتی دەستێکن کاکەڵێر ئەمە نازان بینە سەریع سەر چاو یاڵە چەند یعنی گەمەت باش نییە نازانم شەرت نییە ئەگەر کاکەڵێر نێزانی بینێ سەرێ گەمەت چەند دەدەینی وڵای کاکەڵێر چیان دامنە دەستە چەپ تاوانە من زۆر حەزم لە برنەوەیە ئەوە چیەوە ئەوە فریق کاکەڵێر دەزانی هەر گوتم تاوانە من گەمەی لەگەڵ هەرچی دەکەم یەکەم زار کاکەڵێر ڕایش زۆر بەخۆتەوە وەڵڵا باشە پێ بڵێم ئەم بە خۆم زور ریال نیمە تاوان خۆشحاڵم بەش دەدۆڕێنیت بەس لەبەوە ئەوەی ئەتاری زۆر زار ریال دێن بەژنام کەیفم بۆی دێت بژیت ئەتوش بەش ریال بنێ ئەرە وەڵام بە شو نەما بەشنەی ئەرە وەڵا بەس کێفم زیادە بە کریسیانە لێ دووجان خۆچیە کریسیانۆ یەکە کە لەوانەیە کە نەتێژ بچین ناو تەشکیلەکەی و تەشکیلەکەمانە ناوێت هەربژی تەمانکەم گەڕانێن تاکە زموری بەرشەلۆنەیمە بەرێ کە ڕقم لە کریسیانە ناکتەوە بەرێ نان وەرە بۆ تۆڵی بینەوە فاڵ سێ فاڵ پەنەرتێکەوەچ قەدیم جوانە وی گەمەت باشە کاکەڵێ نانە گەمی نازم دەوان کاکەڵێ بە منداری شاگردی حەلاقی بووم خاڵم مەسەلەن دەیناردم نا ئێ خاڵم مەسەلەن دەیناردم لە بۆ شتکڕینەک تاخیر دەبووم لە بازاری نیشتیمان ئەتاریم دەکرد پلەیستێشنم دەکرد کوڕێک لەوێ هەبوو نای مەلو ئەتاری بوو وەڵی نازانم ئێستا مای یان نەمایە بەستەوان هەموو بازار لەو کوڕی نەدەبردەوە من لێم دەبردەوە ئەی بۆی بۆقی کاکەڵێر دەستکە کەشمان چانە کردیا بەس دەست قسانە کرێت و ناوەڵڵا سیڤ نەبوو پێم خۆش دەبڕۆ دەیڤینی ناوەڵڵا vini ناوەڵڵا سیڤ وەرە تێشیدا بەزەوە عەدالەت نییە وەڵڵا ڕیا زۆر بەخۆتە ئەیوا چی بۆ مەکلماری خرانەبی دا لێ بردنمانەیە کاکەڵێر چی یعنی هەر سەد گۆڵ دەکەی وەڵڵای دا لێ بردنمانێ ئەیدەفرمەها قەدیمی لێ کاکەڵێر تەوان بە باری گاوم نەکردێت تا ئێستا بەس ڕیال لێ گۆڕیم دەستی گۆڕیەوە کاکەڵێر وەڵا لێت دەبمەوە بە ڕیالێ وەڵە بۆ شەر لێت دەبمەوە بەس بڕۆ خۆتی ئۆفساید ئەفسایت کاکە وەڵا ئۆفساید باپی کاکەڵێر
هەرێ ئەمن زۆر زار ئەوە ستۆریەکانی دەبینم کاکەڵ دەر لۆی لەسەر هەزمەی من ها لۆی لە لەسەر هەزمەی من وڵای گنا بەرێ زۆر جار ستۆریەکان دەبینی بەرێ ستۆریەکان دەبینم بەرێ لە ئۆکەی والله کاکەڵ دەر بۆ ئاخیرانە فێر بووم تەوانم زۆر ڕقم لە ئۆکەی ئەو زەوانی کە تازە فێر دەم عادەتەن دەستیان باش زۆر لێ زار دەبینم ئێمن ئێستا زۆر لە مێژە فێر بوویمە بەزیانی زۆر ڕقم لێ بوو ئەو دووەم کاکەڵ دەدارە بوو من بەرێ باسی ئۆکەمان دەکرد دەستم فول لێ کاکەڵ کرد دەزانم ئەخوانی تازە فێر نەروانە ناوەڵە بۆی نییە خوا من خۆش دەوێت وڵای ئەم گەمە باش نازانم لەو گۆڵ ناکەم وڵای تو گەمەت زۆر باش نییە نازانم کام کە بەس لەو گۆڵت کردە کاکەڵ دێر قەنەعاتت هەبی بارم نەهینایە لە ژیانم زۆم چ بکەم لە ژیانم ینی دەی ها پاس دۆدەی لایبەکان ناناسم نازم چێچەیە نەرتی قەتیم تۆپانت کردی کام گەر لە کۆڵانێ بەرێ کاکردن باش بلای بەچی والله من هەز ناکەم لای بووبی کاکەڵ دێر هجوومێکی زۆر باش بووم بازدی ئەرە والله دیفاعیشم نەدەکرد نەش دەگەڕامەوە پاسشم نەدەدا کەس و ئەتەریاتیان والله ئەمن لە منداڵیەوە هاویمە کاکەڵ دێر ها بز دەبێت ئەوها گەمەم دەکرد کاکو کو گەمەت دەکرد تاوان گەمەکەشمان ڕێکۆردەوە نیە ئەرەوە ئەتو لێ دەدیگەی لێ ناگەڕەوەی گۆڵکەم لێگەرم گۆڵکەی وەرەوە کاکەڵ دێر تەوان حەزم لە دۆڕان نییە وەزام کەس حەزی لێ نییە بدۆڕێ بەس زۆر تەوان متعی عاریزە ئامودی لە گۆڵی زۆر خۆشتە ئەز گۆڵەکەی تۆرێ ئەوە لێکەمەوە باشە کاکە ئۆفساید نییە بەس گۆڵ ناکەم بۆچی حەزم لێ وارزێکی کاکەڵ ئەو دوی داگرا لەچێ بووین کاکەڵ لەچێ بووین کاکەڵ دێر لەچێ بووین باسمان گوتم هەست ناکەم لای بوو گەمەت زۆر باش نییە لە پلێستیشنیان لە پێشنێ بەرێ ئیلو نافتە بۆ بەستیانی لۆ تاوانم داکم زۆر خۆش دەوێت خوالێت نسینی سپاس دەکەم لەگەڵ هەموو لایەکی بەس زۆر سەڕێبین مامۆساڕەبینیشم خۆش دەوێت کاکەڵ دێر دا لێ بردمانەیە مامۆساڕەبین خۆشم دەوێت باش ئەوە ناوی کاک بەخۆی نەبوێ بەخۆی نەبێ کاک شوتەکەت کردێ بڕابێ بژی دەبی ئەو شتانەمان دەبی مەسەن کاکەڵ دەر ئەمش بکەم دەبێ ئەو شتانە یان بەخۆت ساحب ماڵی لێ تو صاحب ماڵ لە ئاستانە دا گەورەی لێ حەزم لێت بێەوە قوربانی چاوەتم سپاس دەکەم توخوام عقل و پاسی کاکەڵ دێر گۆڵ نەکەی باسی ڕێبین زەمانمان دەکرد ئەم من هەمیشە پێی دەرێم بابا وەکو دەبینین بابا مەسەن لە کاتێکدا دەزانم ئەو تووڕێیە چونکە ئەو بەم دەرێ کاکە مەسەن هیچ کاتێک بەناوی خۆم بانگم ناکە ئەو کاتانێک کە تەلەفۆن لەو دەکات دەرێک کامگار لە چی دەزانم شتێک بووە یان تووڕە بووە یان دەزانم شتێک ڕوویدایە ئەو کاتێ بەم دەرێک کامگار ئەگەر نەبام بە کاکە بانگم دەکە ئەمنیش لە ناو خەڵک بە مامۆساڕەبین بانگی دەکەم لە کاتی بەتەنێشین بابە و بابەجان خوالێت نستی قوربانی چاوە سپاس دەکەم درێژ و سحەتەکی باش هەر بژیت لە بۆ ئوستاز سپاس دەکەم دەرەزێ گۆڵ جوان بوو حەز لە گۆڵانە هەیە کاک ئەوە گۆڵانە چ دەبینم ڕێک ئەوم ببریدێتەوە پێدری ها بەرێ ئەوی لە کۆرت وای کرد ئەم زمانی پێدری نەبوویمە کاکەڵ پێدری ئێستەی بەش دەمەنێت ئێستا بەشونەی وڵای ئەم لە دوای ئەوەی کاکەڵ دێر میسی نەما لەگەڵ کریسیانۆی تەوان مۆتعی چامپیۆنز و متعی تۆپانێ زۆر نەما ئەی مۆتعەکەیان شکان بەس گەمەی منێت زۆر خۆشە چاربەیت خۆشم کاکەڵ دێر کاکەڵ دێر مەسەن ئێساگە دەستەکەت لێوەگرم بە ڕیالی چار گۆڵ لێ بکەم گۆڵێکی ئیزافە مەسەلەن چ دەبی ئەم کابراایکی گەرمیانی مەیمان هەروژی باوەڕتەبی حەزم لێ بێەوە دەزانین لۆ حەز بە ئەوەی نەکەی حەز بکەم هات گۆتت پرسیارەکانت قورس وانەیە لێرە تۆڵی خۆت کۆ کاکەڵ دێر ئەوەندەی ئەمن فکر بکەمەوە ئەوەندەی ئەمن تێبگەم دەتەوێت بە تۆپانەیەکی دڵم خۆش بکەیت دا بە پرسیارە قورسەکانت تۆڵم لێ بکەوە ئەگەر ئەوەی گۆڵ نەکەم دەبی مادام ئەو گۆڵت کرد بەقەی ئیزافی یەکیش بەرێ شەرفی پرسیاروار لێ بکەم باش
گرنگ بەشداری کرد گرنگ بەشداریکردنەکە نەها بەڕاستی ینی بەقەستی مەسەلەن دەتەوێت ببەمەوە یان نا ئەم نۆندی مستەوە گەمەی بەڕاستی گەمەی دەکەی بەڕاستی گەمەی دەکەی بەڕاستی گەمەی دەکەی حەز دەکەی بەقەستی وڵای کاک هەڵێر شەوتێکەوە 5 گۆڵم کردیە اعتیادیە خۆ نایەرە بێتە شەش تەواوە ینی هەفت و ئانە بژیت کاک هەڵ كيليان مبابي بيرلاميندي يتغلب ويتخلص من الرقابة فرصة هدف لمبابي الله 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 الضرب ويتخلص لكن العودة مستحيلة من الجيد ألا يفقد الفريق الأمل ئەوە چیە لاعب وشی دەڕۆیاوە والله ئەو بەس دیتە تو دەزانێت والله ناناسم بەخوای نازام چیانە نەکەی ئەوشکەی نەکەی ئەوەی گرەوە چیەم بەردی لە باە گۆڵ دەبی تەواو کاک هەڵ گۆڵ شەشەمشی کرد کاک هەڵێر شش بەس بەسم گۆڵم کردیا جەنابیشت گۆڵەکەت هەیە ئەجیکۆ بژیت یەڵێ مباپێ بژیت دیتە چم لێ کرد کاک هەڵێر ئێستاشتان دەستکەکە لێ وەرگرم لێشت بمەوە ینی شەش بێکیشە بەس ینی سیقم بە خۆمە ئەگەر ئەوی گۆڵ ناکەم دەستکەکە لێ وەرد ناگۆڵ باش دەستکەکەم بگۆڕینەوە دێڵە طبعا من گەمەی ناکە بردیت بۆ کاک هەڵێر هاو بەسە کاکە برتۆ با فێڵ لێ نەکەم با نەڕێ هەڵگەریش بێ وەفا هەر بژیت ئەوەی تو ئەوەی من برتۆ پیرۆز بژیت سپاس دەکەم چاڵنجەکەی من لە بۆ تو ئەوە بوو هەر بژی دەچین چاڵنجەکەی تو لە بۆ من ئەوە بوو ئێستا من ماکێتەشی باش طبعا بەشی هەرە زۆر ئێستا لەبەر وەزای کە ئێستا هەیە بەزەبت دەفتەر قەردوشتی وا هەیە بەزەبت دەچوینە ئەوێندەر قەردی چەند ماڵک ئەوانەی کە قەردیان کردێ لەو ماڵ هەر بژی جەنابەت پارەکەی دەدا بەرێ ئەوە هی من ئەگەر ئەوە چاڵنجەکەی تو بوو لە بۆ من بەڵێ چاڵنجی من ئێستا لە بۆ تو سبی چاڵنجی تو لە بۆ من ئێستا بردیتمەوە بردیتەوە وەڵی کاک هەڵێر چاڵنجێکی زۆر جوانە دانابوو چاڵنجێکی زۆر مرۆڤانە دانابوو چاڵنجەکەی من بە ئەوە بی چاڵنجەکەی خۆت بدە من یعنی من چاڵنجەکە بە تو بەرێ بەڵامەوە حکمی ڕەوانیە لە بەر تو ئەخر زۆر پێ خۆشەوە بی کاک هەڵێر لەوەر چ مەسەن ئەو تێکە یەکسەر نا ئەوە هیچەوە تازە هاتە سەری بە سودفەیە بە سودفەیەوە نا ئەوە تەمشای کلیپەکەی جەناب دەکەین ئێستا هەر بژی ئەگەر ئەو شەرەفە بەم بدەیت کەم لێشم بردیەوە گەمەکە کە لێشم بردیەوە گەمەکە تاویشمان نەکرد بەس بە خۆشحاڵی وەشان بەرنامەی ڕۆژێک دەچین ئەوەی دەکەین تەوانەوە تەوانە من حەزم لێ نییە بەس خدا ئاگادارە من حەزم لە ئیشی خێرخوازی بە کامیرۆ بە تەسویرەوە نیە بەس وەکو ستایلی پرۆگرامەکەت کەم تا زۆر هەموو ئەو ڕوحێتەمان تێدایە کە ئیشەکی خێرخوازی بکەین حەزمان لێنێ خەڵکیش بزانی کەم زۆر بەشی زۆرەوە بەڵام ئەو وەکو ئەوەکە کە لەناو بڕگەی پرۆگرامەکە دامان پێم خۆش هەر بژی بچنە بڕگەچکە فەرموو قورستر بژیم لە ئاخری پرۆگرامی لە کۆمێتی دەنووسم کامگار لە ماڵی خۆت چەند زارگوتی بژی هەدەفی تو بەرێ چییە لەو ڕسمەی کۆتایی پێهینان ئەو ڕسمە چییە کۆتایی پێهینان بە عاشقەکەم ئەو ڕسمە چییە کۆتایی پێهینان بە عاشقەکەم ئەو کەسەی کە خۆش دەویست ئەو ڕسمە کۆتایی پێهینان بە عاشقەکەم زۆر لێ ناکەم بەرێ ئەو ڕسمەی کە پاشی دێ بەرێ لەوانێت تۆزەک ناخۆش بی دەبوو تو بەڵام دەبی جوابم دێەوە دوو کەسایەتین بەرێ دوو کەسایەتی زۆر دیاری کوردستانن بەرێ دوو خۆشەویستن بەرێ بەڵام بەبێ ئەوەی هیچ ڕوونکردنەوەم بدێ یەکسەر دەڵی فلانە کەس دوو کەسی زۆر باشن زۆر باشی لیان ناسی داناسم زۆر باش یەکسەر جواب دەدەم یەکسەر جواب یەکسەر مامۆستا ڕێبین جەمال دەست خۆش مامۆستا فەرهاد یەکێکە لە خۆشەویستەکانی من یەکێکە لە ئەحبابەکانی من بەس ڕێبین جەمال نەبی کامگار ڕێبین جەمال نابی دەست خۆش بژیت باس دەکەم ڕێز و حرمەتمانی لە بۆ کاک فەرهاد مامۆستا ڕێبینیش دەستی هەردووچیان ماز دەکەم عزیزن کاک فەرهاد ئەمە لە نزیکۆ نەمدیتە
بەڵام فەنەکەی دیتە ڕۆحیەتێکی جوان ئینسانێکی جوان ئینسانێکی جوان ئینسانێکی شانازی پێ دەکەم مامسە ڕێبینیش یەکە لەو کەسانی کە چەندی کۆسێتمان سپاس دەکەم بژیت بڕگەی وێنەکان تەواو بوون کام گەرجام هەربژی سپاسی و ڕازگویی دەکەم سپاسیەوە دەکەم کە زۆر بە سەرەحی وڵام هەربژی بەڵام کۆمەڵک پرسیاری دیمە بژیت ئەوانە تەواو دەکەین و کۆتایی پێدێنین حەزم لێ شۆ میوانی من هەربژی سپاس دەکەم عزیزی بژیت بچینە بڕگەکەیکە فەرموو کامگار ڕۆژەکەی لە ژیانی تو مەرێ ئێستا پێت دەڵێن کامە ڕۆژ بە تاریخ نا بەڵام پێم خۆشە ئەو ڕۆژم لە بۆ باس بکەیت زۆریش نیانی فترەی کەمە مەرێ سرد لەسەر کۆشی بابت بوو بەرێ بابت قسەی لێ کرد بەرێ دەست بە گریانی کرد بەرێ بابت چی پێگوتی کاکەڵێر تەبانەوە هەر دەبی بابم پێگوتبی چونکە فقط بەس ئەمن و بابم بووین لۆ گریایی چونکە ئەوم دەزانی ئاگاداری ژیانی من نییە بەڵێ بەنەوەچکە لە زۆربەی مۆزوعەکان تێگەیشتە بووم و زۆرشی لە بۆ ڕوون کردمەوە هەر لەگەر ئەو قسانەش کامگار ڕێبی ژیانی گۆڕا کەس نەیتوانی دوای ئەو ڕۆژەی پشتی بشتێنی کەس نەیتوانی دوای ئەو ڕۆژەی بەکاری بینی کەس نەیتوانی دوای ئەو ڕۆژەی بۆ نوعی کامگاری ببینی کە دیتی بووی سوپاس ڕێبین جەمالی بابم دەکەم تەمەند درێژ بی ئینشاءالله باب و کوڕە هەروە دڵخۆش دەبێتەوە سوپاس باب لەسەر سلێت و عاجز بوو والله کاکەڵێر لەسەرەوەی کە لەگەڵی نەدەژێت بەداخەوە بەلاڕێکی باش نەڕۆیشتم ئەوشەی تەمەنەکەم بوو زروفی ژیان بوو مەسەن ئێستامە لە 3 دقە لە 4 دقا من ناتەنە مەسەن وەسی ئەو شتە بکەم کوڕۆی دایە و کوڕۆی نەدایە پەشیمانم لێی لێرەوە پێی دەڵێم داوای لێبوردنم هەیە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئەزێتم دای بەڕاستی ڕێبین جەمال ئەوەندە جوانە شایانی وێنی ئازێت بدرێ بەو شەش داوای لێبوردنی لێ دەکەم هەردە وایە بۆ ڕێیدا بڕۆم چکە بابم هەموو جار پێی گوتیم ئەگەر وەکو من بی کوڕی منی ئەگەر وەکو من نەبی کوڕی من نی هەموو ئینسانێکیش غەڵەت دەکا هەموو ئینسانێک غەڵەت دەبینی بەس ئەوەیە کە دام بە غەڵەتی خۆت دابنێ و غەڵەت دووبارە نەکەی تەمەند درێژ بیت هەر چاوەڕێ ئەوەش دەکەین لە مامۆستا ڕێبین کە پشتوپەنای جەنابەت بی و پشتوپەنای هەموومان بۆ بەڵام پشتوپەنای سپاس دەکەم تەمەند درێژی لە بۆ هەر بژی کاکەڵێر هەر بژی 8 ملیۆن غەرام لە ماوەی 3 مانگ وەڵا کاکەڵێر ئێستا زۆر زیاتر بووە لەو کاکە وەڵی کاکەڵێر 8 ملیۆن غەرامە لە ماوەی 3 مانگ وە بزانم 3 مانگی ئەو لاشت پارەدا بوو 3 ملیۆنم دابوو ئەو لاش 3 ملیۆن 8 زۆر نییە زۆربەی غەرامەکانم ناوەڵی سرعات نیە ئێستا سرعتم تەر کردێت داکم گوتیان دەبی سرعت تەرکە یان ئەوە سیار لێوە هات نانم سیار لێ بخۆڕی سرعتم زۆر کەم کردیا بەس بە حکمیەوەی جامی سیارەکەم ڕەشا لە مەسەن لە بازار ڕادەگرم زۆر دەڕۆمە بازار زۆر دەڕۆمە ئەو لە سیارم زیاتر لە جادەیە وەڵی ئەوەندەی ئەدی بۆ ناسیمان فەقەوەدری وەڵی کاکەڵێر ئەمن لە خەواستانی سبەینان زۆری زەحمەتم دەکا بەڵێ ئەو شتە چونکە لێرە نهاتیمە دەمەنی منداڵیشم ئەوەندە لە خێوی هەستام سبەینان ئەوەندە لە خێوی هەستام ئەوەندە عەزابی دام ئێستا حەزم لێ نییە هەستم سبەینان لە خێوێ هەتا دوای 12ش زۆر جار هەڵناستم لە خێوێ و لە ماڵش هەر ناستێن لە خێوێ ینی هەتا بەخۆم هەڵناستم تەمام ئەو دەمیستە قسەی بکەم لە بۆ خەوی بژیت بەس بە خۆت باست کرد وەڵا حەزم لە زوەستانی بیانیان نییە دائیرەش هەموو سبەینان وەڵی لەبەرەوەیە کامگەرجان تێبینی شتێکم کرد پێکەوە پێشەوەی بینە ئێرانە بە فارسی قسە لەگەڵ کردم فارسی بەلەدی ئەرێ فارسی تقریبا بەلەدم یەکەم بەلەدی ئەرێ یەکەم من خوب بەلەدم خوب بەلەدی خوب بەلەدم چرا خوب بەلەدی
به قرآن خوب بلدم، میخواستم خوب بلد باشم. حزم لا کو فێر فارسی بێ والله کاک هەڵدێر لە برادران فێر بووم، برادرمە بوو تەجروبەی ژیانم ماوەک لەگەڵ فارسان بوو، بەس وەکو زمانەکە حەزم لە ئەکسنتەکەیان بوو، حەزم لە قسەکردنیان بوو، لە زمانی خۆشپان نزیکە کەمەک بەڵێ بەماوەکی کەم فێر بووم. دۆزەکتە بوو بەرێ زۆر دۆزم هەبوو. دۆزەکتە بوو بەرێ پێت دەگوت دۆزی نەکبەتی ئەرێ والله کوت فرۆش والله هەر ئەوها هەر ئەوها ئەوە چ بوو مۆزوعی والله کاک هەڵدێر ئەوە تەوان بیدایەت داکم دەیگۆ بەس ئەو سیارەی مەکڕە نەشی دەزانی چییە بەس شکلی مەسەلەن دیار بەخوای دیار بوو شکلەکەی کووە گوتم یەکەم سیارەیان دەبێ و سیارە بیان سیارەی ناکڕم هیچ سیارەی ناکڕم. حادسەی ناخۆشم پێ کرد، بەڵێ دوای حادسەکەی هەر سیارەکەیانی ئەوها لە پێش چاوم کەوت، هەر نەمزانی کوشم فرۆش، ئێستاش نازانم والله کو فرۆشاک و دایانە چێنیاندا چی نازانم. هەواداری لە دهۆک نییە؟ کامگار ڕبین هەواداری لە دۆک زۆر زۆرە. بۆ لای میوزیک لە دهۆک ناکە والله کاک هەڵدێر هەموو شتێک لە کاتی خۆی، ئەمن وەکو خۆم پێم باشە هەموو شتێک لە کاتی خۆی. یەکێک لە جوانترین شوێنەکانی دهۆک بەڵێ دەزانم کە ئێستا هەیە ئەو پەیامانەی کە لە دهۆک لە بۆم دێ زۆر تەرحی ئەوێندەریان کردیا و ئەوێندەریان زۆر پێ باشە و لە بۆشم هاتیە هەر نەبی ئەگەر مەسەن لە لایڤ میوزیکەکی دهۆک بەشداربی تراکەکی خۆم دهۆکی تراکەکی خۆم بە شێوەزاری بادینی هەبی هەتا بتوانم مەسەن جوانتر لەمە تێ بگەن ئەو کاتە جوانتر دەتوانم پێشکەش بکەم. زۆر باشە سەرکەوتو بێ بژیت کامگار عەبدوڵڵا کوڕەپلکت عازف عود یەکێک لە عازفە هەرە باشەکان بەرێ کوڕەکی زۆر جوان بەزەوت زۆر بە سەرێحی پێم بڵێ بەرێ لۆ لە لای خۆت نەتێشت والله کاک هەڵدێر پێویستیم بە عازف ساز بوو بۆ ئەو گۆرانیانەی کە تو دێڵێ بەرێ دەکرێ بە ساز بکرێ دەکرێ بە عودش بکرێ بەس کامیان خۆشترە کاک هەڵدێر ئەگە بەڕێی من بێ بەرێ ئەم دەڵێ مرۆت والله کاک هەڵدێر مەسەن لە ستایل هەڵپەرچەیەکان لە کۆتایی ئەو تام و متعایی کە مەسەلەن ساس پێی دەبەخشی مەسەلەن ئێستا بە ئالەتی عود هەردووچیان یەک تامی خۆش دەبەخشن لە سلۆیەکان بەس لە هەڵپەرچێ مەسەلەن ئەو چارێگە هەڵپەرچەی کە لە ئاخری هەیە ئەم پێشم گۆ وتم وەکو ئالەت لە بۆت دابین دەکەم ئالەت خۆت فێرە ئالەتی ساز بکە کە بۆ کامگار بەڵێ عەبدوڵڵا لەگەڵت بوو بەڵێ و خزمەتیش باشتانەیە بەزەوت خۆشم دەوێت چای مازەکەم عادزی دروست نەبوو لە بێتان ناوەڵڵا کاکە هیوادارم عادزی دروست نەبی عادز نابین ئەم جەناب کوڕەشی جوانی قوربانی چاوت هەم کاک عەبدوڵڵا بەس وەکو ئەوەی کە پێشم گۆ گوتم ئالەتی ساز لە بۆ دابین دەکەم خۆت فێرە مەسەلەن ساز بکە چونکە لە ژیان کاکە لە زۆر شت هەبووە کە بە خۆم نەمیستیە حەزم لێ نەبووە بەس لەبەر بژێوی ژیانم هەز دەکەی غەدر لێ نەکردیا ناوەڵە وەکو غەدر ئەمە غەدر لەو ئینسانان ناکەم کە ئەزێتیان دایمە لە خین و لە گۆشتی خۆم هیچ وەختە غەدر ناکەم بەس گۆرانی گوتنی خۆشی یەکێک بوو لەو سەبەبانەی کە لە من زیاتر دابڕا چونکە ماوەک دەستی بە گۆرانی گوتن کرد ڕاستە هیوای سەرکەوتنی لە بۆ پرسیارم زۆر نەمایە تەنیا پرسیارەکەم مایە کە زۆر هەدەفمە لێتی بکەم بژیت دەشمەوێت زۆر بە سەراحەت جوابم دێەوە لۆ ڕۆین کامگار پارێکی زۆر قەردارە کامگار سنتێک قەرداری هیچ کەسێک نییە هیچ کەسێک ناخۆش بۆ پرسیارم ناوەڵە چونکە ئەگەر کەمە چیژبی کاک هەڵدێر ئەست بە جواب دانەوەی پرسیارەکانم کردیە کە زۆر بە سەراحەت زۆر بەڕاستی جواب دەدەم ئەمن خۆشحاڵ بووم کە زۆربەی ئەگەر قەردار بوو بین یان شتێکە بوو بی ئێستا کابرا دەبینەوە دەرێک و کابرا قەردارمەوە ئەوە جاویشمان داتەوە سبێن داوای حەق خۆی دەکاتەوە پێنجشەمان بۆ جلکی ڕۆژ قات وەڵڵا کاک هەڵدێر وەک مۆرچی خۆمی دەزانم مۆرچی خۆت بەرێ چونکە خەڵک بەس لە بۆ تازیە جلکی ڕەشی لەبەر دەکرێت ئێستا گۆرانی بێژەکان هەمووی فێر بووینە قەمیس و پانتۆڵی ڕەش لەبەر دەکەن هەر جلکی ڕەش خەڵک بەس فقط لە بۆ تازیە بەکاری دەهێنا بەس کامگارەوەی کرد کە پێی بڕۆنە لایڤ میوزیک پێی بڕۆنە ناو خەڵکی پێی بڕۆنە دەرێ بە مۆرچی خۆمی دەزانم لەبەر ئەوەیە بەشێکی زۆر خەڵکی تەقلیدی زەناب دەکاتەوە وەڵام منیان خۆش دەیە کاک هەڵدێر ئەگەر نە سێ بەشی هەولێر پرسیەوە هەدادەین پرسیارەکەی منەوەی خەڵکی تەقلیدی دەکاتەوە ئەمنیان خۆش دەیە کاک هەڵدێر خەڵکی تەقلیدی دەکاتەوە ئەمنیان خۆش دەیە
گۆرانی بێژێ تەقلید بکاتەوە بەرێ گۆرانی بێژ بەرێ لە چ ستایلێک بەخوا لە زۆربەی لە جرک و بەرگێت لە زۆربەی ئەم بەخۆ ماڕەشم لە بۆ کردێ والله صدفە بوو بانەڵێ نا والله صدفە بوو کاکەڵ دێت وەکو تەقلید مثلا خەڵک ئێستا تێگەیشتیە خەڵک مثلا بە فراوانتر فکر لە شتەکان دەکاتەوە مثلا دەبینی تەقلید کووە مثلا دەبینی کاری ڕاست کووە کاری پێم خۆشە کە بۆ چاوی تەمەشا ئەو شتانە دەکەن لەوانەیە خەڵکانە کەتی خۆش بێ بەزەوت بکتنی حەز بکەن بە تو بچن ئەمیش لێ بەتم ئەمنیان خۆش دێ زۆر باشە لۆ بەس ڕیپلای سناپی کچان دەکەی و لێ کوڕان ناکەیەوە والله کاکەڵ لێرە ئەوانیە والله ئەمە دەیبینمە ئەوەندەی دەبینی ئەم بەس قسم کاکەڵ لێرە والله یعنی ئەوان زیاتر پرسیار دەکەن کوڕ ناپرسی نا والله زۆر پرسیار ناکەن کوڕەکان زۆربەی لایڤەکانت هەوادارەکان زۆربیان کوڕن لێ سەراحەتەن ئەمە باس بکەین مەسەن لە من عاجز نەبن بەزە من حەزم لێ بەس لە بۆ کوڕەکان گۆرانی بڵێم چونکەوان جوانتر لە من تێدەگەن خراپە لە بۆ تۆ والله کاکەڵ لێر هەموو خانەوە دەبڕێزانی کە دێنن لایڤەکانی من دەزانن ئەوەی کامل لە بۆ جارە چیش تەماشای هیچ یەکەکیانم نەکردیە ئەوانەی کە دێنێ من دەرهەمووی بە خانەوە دەی خۆم دەزانم بەس وەکو گۆرانی گوتن من حەزم لێ زیاتر لە بۆ کوڕەکان لە بۆ پیاوەکان گۆرانی بڵێم زیاتر لیان ئەوان لە من تێدەگەن زیاتر لە لایڤ میوزیکە وەختە کە دەمەوێت گۆرانی بڵێم لەگەر گۆرانیەکانی من کە دەڵێنەوە کوڕەکان زیاتر دەنجان دێ مثلا کچەکان دەنگ بڵم ناکەن کچەکان دەنجیان نایە مثلا لەوانەیە شەرمیان بە هەندێک شتوی ئەوزەوە مثلا لە بۆ من خۆشترە کە زیاتر کوڕەکان هەنا بەس ئەوانش حەقی خۆیانە و لە بۆ ڕیپلێکردنی سناب ڕیپلی ئەم زۆر فۆکسمە سەر سناپچاتە ڕیپلەی دانانی کچەکان زیاتر پرسیار دەکەن کوڕەکان هەمووی تەکلیف و داواکاری و هەمووی ڕۆژ لەدایک بوونی تیکاک سەرکەوت بە قوربان کاکەڵ دێر بەخێر بێ سپاس دەکەم بژی سپاس دە بۆ ماڵە جوانت سپاس دە بۆ پرسیارەکانت سپاس دەکەم هەر بژی شانازیت پێوە دەکەم عزیزی بەدەر لەوەی کە ئەو پرۆگرامە جوانەمان کردیا یەکەکی لە دەنگە هەرە تایبەتەکان یەکەکی لە دەنگە هەرە خۆشەکان بەداخەوە کە جەنابیشت وەکو من سەپۆرتت نەبووە هەتا ئەو ڕێی هاتی هەر لەسەر پێی خۆت بووی هەر بە هەوڵماندی بوونی خۆت بووی چاو لە جەنابەت دەکەم چال لە ئەمساری وەکو جەنابەت دەکەم کە لەسەر پێی خۆیان ڕاوەساینە و هونەرەکی بە شەرەف و پیاوانە پێشکەش دەکەن کە مۆرچی هیچ کەسێکیان پێوە دیار نییە تەقلیدی شەخسێک ناکەن شانازیت پێوە دەکەم هەر بژی ماڵە جوانەکە زۆر جوانە کامگە گۆرانەکەیە پێم خۆشە لە بۆم بڵێ تۆم خۆشەوێ گوڵێ بێ تۆ ناژین تاوێ باژینم ناشوێ جەمایڵە گوڵێ با بەهاری تامان زەردهەڵ نەگارێ دڵم بەس تۆی دەوێ لێرە بیە لەوێ با بەهاری تامان زەردهەڵ نەگارێ دڵم بەس تۆی دەوێ لێرە بیە لەوێ لەوە گۆرانیە لەبەر چاو گۆرانیە حەزم لێرە هەر بژی زۆر سپاس هەر بژی کاکەڵ دێ قوربانم سپاس دەکەم بمبورە گەر قسەت سپاس دە بۆ ماڵە جوانەکە دووبارە پرسیارێک دەکەم هەر بژی هەر بژی هەر بژی هەر بژی بەڵام سپاس دەکەم حەزم لێ بە زۆرترین ڕوونکردنەوە بژیت لە بۆ گوێگرەکان هەر بژیت هیوادارم زۆردانەوەی پرسیارەکانمان چەندە جەنابەت کە لێ تێگەیشتی بە ڕازگویانەوە بە سەراحەت جوابمان دایتەوە خەڵکانیش ئەو حاڵێمان تێبگەن و ئینشاءالله بە قوربان سپاس هەر بژی هەر بژی هەر بژی هەر بژی هەر بژی